شوێنەوارە مێژوویەکانی سنووری برادۆست مەترسی تێکدان و لە ناوچوونی یەکجارێکیان لەسرا. لەم سنوورە چەندین ناوچەی شوێنەواری مێژووی گرنگ هەن، بەڵام لەلایەن کەسانی نەناسرا و دەستکاری دەکرێت و تێکدراون بە بیانووی هەبوونی ئاسەواری گرنگ و گرانبەها. لایەنی پەیوەندیداری ئەم ناوچەیەش دەڵێن چەندین جار ناوچە شوێنەواریەکان دەستکاری بکرێن لەلایەن کەسانی نەناسراوە. ئەم شوێنەوارانە مڵکی گشتین و مڵکی ئەم نەتەوەیە کە لە ئێستادا بوونی هەیە. لە ماوەی ڕابردوودا چەند گۆڕێک لەلایەن هاوڵاتیانەوە هەڵکێندێدا بەدوەداچوونی زیدی کرا بۆی بزانێ ئەم کەسانە چێن، نەیانتوانی بووی شتێک دەربێنن و هەروەها قسەمان لەگەڵ شوێنەوار کردووە لە سۆران بۆەوەی بتوانین تەواوی ئەو شوێنەوارانێکەوە لە سنووری ئێمەدا هەیە بیانگەڕینەوە شوێنێک دروست بکرێت. لە ئێستاش هەوڵەکانی ئێمە بەردەوامە ئەو بینایەکمان هەیە کە لێرەدایە بوونی هەیە بتوانن نۆژەم بکرێتەوە دواتر تەواوی کەلوپەل و ئاساری ئەم ناوچەیەکەوە لە خوار و لە سۆران و هەولێرەیە بتوانن بیگەڕینەوە بۆ ئەوەی شوناسی ئەم ناوچەیە بزرنەبێ و ئاسارەکان لە خودی ئەم ناوچەیە پارێزراون. دانیشتوانی ئەم سنوورە داوا دەکەن بۆ پاراستنی ناوچە شوێنەواریەکان و کردنەوەی بنکەیەکی شوێنەواری لە سنوورەکەیان و دەرکردنی یاسایەکی تایبەت بە سزادانی ئەو کەسانەی کە هێرش دەکەنە سەر ناوچە